لە ڕێکەوتی 1/2/2020 لە نێوان زنانە و سەرقەڵەدا داعش دوو برا دەڕفێنێت بە ئۆتۆمبیلەکەیانەوە. لە چاوەڕوانی وەرگرتنەوەی ئۆتۆمبیلەکەیاندان کە پێشمەرگە لە دووەم ڕۆژی ئۆپراسیۆنەکەدا دەستی بەسەرداگرت لە مۆڵگەی سەرەکی داعش. یەکەم جا سەرکەوتنی دانیشتوانی ئەو دیانە و دیەکانی تر بوون کە مەترسیان کەوت بۆ سەر ئەوانی چۆڵی کەن. ئێمەدان وتی خەڵک هاوکارمان بێت بە دڵنیایەوە ئێمە سەرکەوت وڵایەوە لەگەڵمان نەبن وڵایی ئێمە تەنیا سەرکەوت ناوی دەستخۆشی لە تەواوی ئەو هێزانەکەین کە بەشداری ئەم ئۆپراسیۆنە بوونە لەوانە جێگری سەرۆکی هەرێم دوو جار دڵخۆشی نێمە جاری یەکەم ئارامی و ئاسایش بۆ ناوچەکە بە گشتی گەڕاوەتەوە تایبەتی ناوچەی داویە وای لێ هاتبوو بە ڕۆژیش لە هەنێ شوێن و ڕێگاوبان نەمانەتوانی هاتشۆ بکەین گوندنیشتەکانمان نەیانتوانی کشت و کاڵ و مەڕ و ماڵاتداری خۆیان بکەن ئاژاڵداری خۆیان بکەن ترس و لە ڕاوکێ هەندێ پەیج و ئەکاوەند وا بڵاویان کردو کە ئەم سیارە ناگەڕێتەوە کێشەیان تێ دروست کردبوو بەداخەوە لە جیاتی ئەوی دەستخۆشی لە برایانی پێشمەرگەمان بکەن کە لە مێژوو لە ئێستاش لە ڕابردوو لە ئێستاش پارێزەری سەروماڵی هاوڵاتیان بوونە و فەرماندە سەربازیەکان باس لە چۆنێتی ڕادەستکردنەوەی ئۆتۆمبیلەکە دەکەن بە خاوەنەکەی. ئەم سیارە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش لێ ئاگدار کراوەتەوە بۆ ئەوەی ئەم سیارە ڕفێنراوە ئەم سیارەیە لای داعاشە ڕەنگە دەیان کردەوەی تیرۆرسی پێ بکرێت ڕەنگە دەیان مشکیلە و خەڵڕفاندن و خەڵکوشتنی پێوە بکرێ بۆیە زۆر زەرر بوو بە نووسراوێک ڕسمی تەسلیمی خاوەنی بکرن شتێک هەرنەوە بەسیت نەبوو ئەمە هەروە بە ئاسانی ڕادەست بکرێ بۆی ڕەنگام سیارەیە حجزی لەسرە بەیانی بەسیترین شتەگە بیدواتە لای حەیە سناعەبی باتە لای فیتەرێک بۆ چاکردنەوەی حتمما لێ پرسن ئەگەر ئاسایش هەموو ئەو شوێنانەی ئاگدار کردووە بێ قەراری ئاسایش یاخود پۆلیس ناکرێ هەنێ شتەیە بکرێ بەڵام ئەمە نووسراوەکە بۆ ئەوە بوو ئەوەی بە جوانی لای بێم پیاوە بەیانی چوە هەردام و دەستگایەک بە نووسراوێکی ڕسمی بە شتێکی ڕسمی تەسلیم کراوەتەوە. پێشمەرگە ئەو هێزەیە جگە لە دابینکردنی ئارامی بۆ ناوچەکە پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیانە. کاروان حەبیب، کورد سات نیوز، میحوەری 2 حەمرین قەرەتەپە.